Sta gara mi trovo fatto un po' di شكل حدودان دقيق كما هو تعقيدين نقشاني هواو بسوسي تعقيدين نقشاني هواو كما باش ويتشان رونكودنو بين لسر أو بابتو أو دنگو يعني كلام روجاني دويدا لا بركم الله دكان بلا بوك جوايا تعقيدين نقشاني هواو كان حليك وكان حليك عمداني كدوا ل لمصلحته للسودي هندي لان وهندي كس بداخوا أو حوالي خمان كأولي دوانية أو يكي كلا كارمدكين خمان ولقلا ما يلاقوا ما دونيكي زوري هبوت صنصالة لقلا ما يشتغل بلان بما باجود ونكنو لسر أو سانة أو لدوانا بين سرتا باسي بيزبوني نمونة دقات بيزبوني نمونة بعدسي أنقص هاولاتاني برز وكسكاري نخوش دڵنیا دەکەینەوە کە هیچ کەسێک لە نەخۆشخانەی هیوا و هەموو کەسێک هەر کەسێک بێنی ئامادە نییە نمونەی نەخۆشێکی شێرپەنجە بە عەمدەن لە پێناوی چیا پیس بکات لە هەمان کاتدا پیسبوونی نمونە ئەگەر لە تاقیگا ئەم شتە ڕوو دەدات لە هەموو تاقیەکانی جیهاندا ئەم شتە ڕوو دەدات جار بۆ جار بەڵام دووبارە دەکرێتەوە بڕیاردان لەسەر نەخۆشی شێرپەنجە یەک نەخۆشی شێرپەنجی هەبێ بڕیاردان لەسەری بڕیاردانێکی یەکلاکەرەوە لەسەر یەک شیکار ناکرێت نەخۆشێک ئەگەر شیکایی بۆ بکرێت و بڕیار بدێت لەکە ئەم نەخۆشە شێرپەنجی هەیە تەنها بە یەک شیکاری ناکرێت مەجموعەیە شیکاری بۆ دەکرێت مەجموعەیە فەرسی بۆ دەکرێت دکتۆرە بەڕێزەکە مەجموعەیە کرایتریا مەجموعەیە ڕەچاوی مەجموعەیە خاڵ دەکات ئەنجا بڕیار دەدات لەسەر ئەمە شێرپەنجە هەیە یان نا ئەگەر تەنانەت یەک شیکاریش هەبێت یەک لایکەرەوە بێت بۆ ئەوی کە نەخۆشێک شێرپەنجی هەیە ئەبێ ئەو شیکاریت جارێت دوان سیان دووبارە بکرێتەوە مەستاندەری عالەمیە لە هەموو تاقیگانی جیهانە ئەم شتە هەیە دڵنیاتان دەکەمەوە کە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک هیچ لایەنێک بەدەستی ئەنقەز ئەو کاری نەکردو ئەو لێدوانانە ڕەت دەکەینەوە پاشان باز لەوە دەکرێت کە ئیش بۆ ئەو کراوە لە سوودی نەخۆشخانە ئەهلیەکان نەخۆشخانە تایبەتەکان بەداخەوە ئەمە تاوانێک و بوختانێکی گەورەیە بۆ کارمەندان و بۆ پزیشکە بەڕێزەکانی نەخۆشخانەی هیوا دەکرێت چونکە من دڵنیاتان دەکەمەوە هەموو کارمەندێک بۆ هەموو پزیشکی تاقی نەخۆشخانەی هیوا تعهودی یاوە بەبێ یاسا کە نابێت لە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی و هیچ تاقیەکی ئەهلی کار بکات ئەوەی کە لە نەخۆشخانەی هیوا کار دەکات بە هیچ شێوەیەک لە هیچ نەخۆشخانەیەک و تاقیەکی ئەهلی کار ناکات پاشان باز لەوە دەکرێت کە کارەبا بڕاو بە عەمدەن سەلاجەکان کوژێنرێتەوە بۆی مۆمادەکان تێکچن و شیکاری نەخۆشیەکان بە هەڵە دەرچن خۆمان ئەزانی خۆمان هەمومان لە کوردستان دەژین کارەبای کوردستان باش نییە جار بۆ جار کارەبا ئەبڕێت لەگەڵ کارەبا بڕینە لەبەرەوەی ئامێرەکانی ئێمە کارەبایەکی زۆری دەبێت لەگەڵ هاتنەوەی کارەبایە جۆزەکان ئەکوژێنەوە لە شەوا ڕوو بدات لەبەرەوەی دەرگاکان داخراوە ئەمە چەند سەعاتێک ئەخایەنێت هەتا یەکێت ئەو کارەبا هەڵداتەوە ئەمە ڕوویداوە بەڵێ بەڵام بۆ شێوەیە کە بەدەستی ئەنقەز کرابێت بۆیە لێرە ئێمە دووبارەی دەکەینەوە کە سوکاری نەخۆشی شێرپەنجە کە سوکاری نەخۆشان بە هاوڵاتانی کوردستان ئاگادار دەکەینەوە و دڵیان دەکەینەوە کە ئەم شتە ئەم قسانە هیچی ڕاستی و سەر لەبەری ڕەت دەکەینەوە بۆ زانیە بۆ زیاتر تەفاصیل لەسەر ئەم بابەتە پێم باش بوو دکتۆر سۆزان زیاتر قسە بکات و دکتۆر دانەش
لدوان بدا لسر ام بابا پێشەکی بە خێراتنی گشت لە دەکەم پێ خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەتوان ڕوونکردەوەیەکی زانستیانە بۆ ئەو دەنگۆیانی کە بڵاوکران لەسەر بەشەکەمان و لەسەر نەخۆشخانەی هیوا بەگشتی بۆتان بخەمە ڕوو. من دکتۆرە سۆزان قادر کەریمم خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە وڵاتی بەریتانیا کە لەسەر بەرنامەی توالەسازی نێراومەتە دەرەوە تاوەکو پسپۆڕی و شارەزایی زیاتر بۆ ئەم وڵاتە بێنەوە و بتوانم بیخەمە گەڕ لە خزمەتی وڵاتەکەمانە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە بەشی مۆلیکولەر جاران تەنها 2 کەس تیا ئیشێ کرد. ئێستا ئەتوانم بڵێم 5 پزیشکی پسپۆر و 4 کارمەندی گوڵبژێرکراو لەناو ئەو بوارەدا ئیش دەکەن. شاید حاڵەکانیش هەموو ئەمە ئەزانن کە چەندین پشکنین نەتوارداوە پێشتر بکرێت. ئێستا لە نەخۆشخانەی هیوا ئەکرێت کە جاران پێویستی ئەکە بنێرێتە دەرەوەی وڵات. ئێستا کار ئاسانی بۆ نەخۆش کراوە لە ناوی وڵاتە ئەگرێت. ئەمەش لەسەر دەستی ئێمە و بە هەماهانگی لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کارمەند و دکتۆرە بەڕێزەکانمان کە هەر هەمویان گوڵبژێرکراون لەم نەخۆشخانەیەدا. سەبارەت بە پیسکردنی سامپڵ ئەمە ئەگەر بینیت ئێمە گەشتوێنتە ئەم پێگە زانستیە ئایا ئەمە لەگەڵ چ بەهایەکی مرۆڤایەتی یەکەگرێتەوە کە سامپڵ پیس بکرێت بۆ نەخۆش؟ ئایا نەخۆشەکە خۆی بەهەست بەخۆی ناکا کە نەخۆشە؟ ئەمە پرسیارێک. پاشان ئەگەر کارەبا بکوژێتەوە ئەوە لە دەستی کەسمانە نییە و خەسیش نییە. ئەگەر بکوژێتەوە بەڵێ بێگومان دەستی لە کاتە سەر ڕێ ئیجنتەکان بات مەوادی مختبەری بەڵام تۆ کواڵیتی کۆنترۆڵت هەیە ئەتوانی بەحسەکەت ڕەتکەیتەوە کە کاتێک بزانی ئەگەر عیلمت هەبێ بزانی کە ئەمە هەڵەیە. بەس ئەگەر نەزانیت خۆتیش نەزانی ئەنی شتەکانت چیە بێگومان بۆ شێوەی کە ئەو برابەڕێزەمان خستوێتە ڕوو هەر ئەم نەتیجەی لێکەوێتەوە. پاشان ئەگەر ئێمە بۆ ئەهلی ئیش بکەین لە پێناوی چه ئەهلێکە هەیە لە مەسلحەتی چ کۆمپانیایەکە هەیە کە فەحز لە نەخۆشخانەی هیوا بەخۆڕایی بۆ نەخۆش بکرێت؟ ئایا چ کۆمپانیایەک ئەتوانێت ئەمە بکات یا چ سوودی کۆمپانیایەکی تیا ئەگەر بەحسەکە لە ناو نەخۆشخانەی هیوا بەخۆڕایی بکرێت؟ ئەمانە هەمووی پرسیارن یعنی هیچی لەگەڵ مەنتیقا یەک ناگرێتەوە. ئێمە ئەمانەوێت لوژنەی مختص نەک خەڵکی ناشارەزا مختص بێت لێکۆڵینەوە لە ئیشەکانمان بکات چکە ئیشەکانمان مای شانازین. ئێمە فەخر بە ئیشەکانی خۆمانەوەکەین. ساڵانە ئێمە لە مؤتەمەراتی دەرەوە لە ناوخۆ ئیشەکانمان ئەخەینە ڕوو هەمووی عەرزەکرێت و هەروەها پژڕاستکردنەوەی بۆ ئەکرێت کواڵیتی کۆنترۆلمان هەیە لە دەرەوە لە ناوەوەی وڵات بەم کواڵیتی کۆنترۆڵە ئەڕە. پاشان ئێمە لە هەموو بڕیاردانێک لەسەر تەشخیصکردن ئێمە مەحەڵەی خۆمانمان هەیە لە هەموو مەحەڵەیەکە تیمێک ئیشەکات. ئەم تیمە بە تەنیا بڕیار نادات یاخود بە تەکنیشنێک تەشخیص نایرێ بە نەخۆش. ئەمە هەموو کەس لە هەموو پرۆگرامی صحی عێراقا هەمووی ئەمە بەم شێوەیە هەموو کەس شارەزایە لەوە شتی وا هەر هەرگیز لەگەڵ نظامی عێراقا یەک ناگرێتەوە کە تەکنیشنێک بەتوانێت بە تەنیا تەشخیص بکات. تەشخیصەکەش ئەو فەحسەی کە خۆی ئەیکات جەنابی ئەگەر شارەزایی هەبێت ئەو شارەزایی لەوەشان نییە کە نازانێت فەحسەکەی بۆچی ئەکرێت. ئەو فەحسەی کە جەنابیان کردوێتی و دوای بەغەڵەت نەتیجەی ناردوێتەوە و جا دوای هێنێ بەسەرەوە کە ئێمە شتەکەیمان پیس کردبێت ئەو نەتیجەی ئەو بۆ تەشخیصکردن نییە. ئەو تەنها ئەوەیە مرۆڤ ئەو پزیشکە متابعین پێکات کە ئایا ئیستیجابەی بۆ دەرمان هەبووە بە باشی یاخود نە. تەنها ئەو بڕیارەی پێ ئەدرێت کە ئەوەی کە ئەو باسیەکە. زۆر سپاسانەکەم. بەخێر بێن سەر چاو من وەکو میزلاقەتێک بۆ ڕاگەیاندن کارەکان ئەمە شتێک بڵێم وازام قسەیش ئیمامی عەلی هەیە ئەڵێ ئەگەر کەسێک هات شکاتی کرد چاوێکی هاتووە دەرەوە یەکسەر بڕیارمەیە بنێرە بە دوای ئەوەی ترا چێڵی هەردوو چای نەهاتۆتە دەرەوە. چکە بەڕاستی زۆر جار بەداخۆ لە وڵاتی ئێمەیە ئێوەی ڕاگەیاندنکار بەڕاستی ئەرکێکی زۆر گرنگتان هەیە بەڵام لە هەمان کاتە ئەتوانێت ئەو ئەرکە گرنگە ببێ بەمایی لە دەستدانی سیقا یا با بڵین متمانە لە نێوان شیرازەی کۆمەلگاتێک بە کوردی بە کوردی. ماوەیە پێش ئێستا دەنگۆ بڵاوبۆ لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەیانوێ خەسخانەی هیوا بفرۆشن. تو دینتان بە چ مەنطقێ بە چی یاسایەک نەخۆشخانەی هیوا بفرۆشن؟ بەڵێ باش دوای پەشیمان بوون و دنیایەک عەزرخواییان هێنا ماوەی سریان لەسەر دکتۆرێکی ترە نووسن ماوەیان لەسەر دەرمانی نەخۆشخانەی هیوا ئەنووسن. بڕاتان بێ ئەم کۆمەڵە کارمەندە و پزیشکەی کە ئێوەی بینن بە ئیدارەوە بە حرەسەکەی بەردەرگاوە بە هەمومان سواڵەکەین بۆم نەخۆشخانەیە. من یەک نمونەی بەسیتان پێڵم تقریبان مانگێک پێش ئێستا ئێمارڕای نەخۆشخانەی هیوا بەشێکی تێکچوو کە بەشی ئێمارڕای با بڵێن ئەوەی کە خەڵک پێڵێ ئەشعی تەنووری ئەشعی مغناتیسی ئێمە بەس بۆی نەخۆشەکان پەکیان نەکەی و نەچن لە ئەهلی بیکەن. نەخۆشخانەی شار بەسپاسەوە نەخۆشخانەی
فێرکاری ئەوەی کە پێڵە نەخۆشخانەی جامعە کە نەخۆشمان لێرەوە بە ئیزعاف بەنار بووە بەس لە بەروی نەچێت لە ئەهلی بیکە بەسپاسەوە تەکلیفمان لە بازاری شەوکەتی مەلا کرد بەسپاسەوە لە خلالی 3 ڕۆژە لە ڕێگەی شەریکەی سمنسەوە توانیان ئەو پارچەیە چاپکەنەوە ئێستا ئەم دەنگۆی کە من بەڕاستی من ئەم شەو بۆ خۆم لە فەیسبوک بینیم دوای چوومە تەفسیلەکەیەوە شتی وان نییە یعنی بەڕاستی جارە شتێک نییە بەنای پیسکردنی سامپڵ یعنی چی پیسکردنی سامپڵ ئێمە ئەمەی کە ئەم بەڕێزە باسی کردووە شتێکی پێڵەن شێرپەنجەی خوێنی درێژخایەن کە پێڵەن CML بە زمانی ئینگلیزی ئەم نەخۆشانە نەخۆشێکی وەکو نەخۆشی زەخت و شەکرەوەیە نەخۆشێکی درێژخایەنە طبعاً تۆ هەر ئاوا من بە زمانێکی سەرجادە قساکەم ببوورە بۆی هەموو خەڵک تێبگا هەر ئاوا بە هەوانتە ناڵێن فڵان کەس نەخۆشی شێرپەنجەی هەیە بعضێ شت هەیە کە تۆ تەسەورەکەی ئەم کەسە شێرپەنجەی هەیە بۆ نمونە خڕۆکەسپیەکانی بەرزە حجمی سپڵی زۆر گەورە بووە بۆ نمونە هەنێ عرازی تری لەگەڵایە فەحسی خوێنی بۆ ئەەکەی سەرەکەی تەسەورەکەی شێرپەنجەی خوێنی درێژخانەی هەبێ لەم جۆرە کە شۆرێکی ترسناک نییە نەخۆشەکە وەک ژیانی ئاسایی خۆی ئەژی پێویست بە داخەڵبوون ناکە عیلاجی کیمیایی ناوێت تەنها ئێمە بۆ متابعەتەمان بۆ معلوماتان جاران ئەم سامپڵانەمانە نادە دەرەوە یەک سامپڵ $450 دێچێت لە دەرەوە بەسپاسەوە دکتۆرە سۆزان کە لە بریتانیا هاتەوە بوو بە دامەزرێنەری ئەم بەشە لێرە ئێستا هەموو تێستەکان لە نەخۆشخانەی هیوا ئەکرێت یعنی پێویست ناکە نەخۆش $450 لە دەرەوە سەربکە لە نەخۆشخانەی هیوا ئەکرێت من بەعکسەوە زۆر شانازیەکەم کە لە نەخۆشخانەی هیوا ئیشەکەم و زۆر سێقەشم بەو نەتیجانە هەیە کە لە نەخۆشخانەی هیوا ئاکرێت من بۆ شاید حاڵ یەکشتان پێڵێ نەخۆشمان هەیە حەبی وارپارین وەرەگرێت فەحسێکەیە کە تۆ متابعەی پێەکەی پێڵم PTINR هەموو پزیشکێکی بەڕێزە زانێ ئەمە چیە بڕام پێ بکە ئەگەر نەخۆشێک هی من بینێرم فەحسەکەی پیتەکەی بەرز بە یەکسەر کاگرزگار لە مختبەرەوە تەلەفۆنەکە ئەڵێ دکتۆر ئەو نەخۆشە پیتەکەی 20 مەسەلەن وارپارین وەرەگریان یعنی بەعکسەوە ئەم کەسانە زۆر شتەکانیان مەزبوطە حەقیەوەی تۆ دەستخۆشیان لێ بکەیت سوشال میدیا و کۆمەڵێک میدیاش بڵاوکەنەوە میساقە لەناو ئەم خەسخانەیان هەڵن ئێمە بە هەمومان بە تۆی ڕاگەاندن کا بە منی دکتۆر بە فڵانی سەرمایەدار حەقە خزمەتی ئەم شوێنە بکەین وەکو مزگەوت پیرۆزە نەگۆی تێکی بێت زۆر پیشێتان کە دڵڕۆپی دروستکردەوە بە خۆی گشتی ڕادی دەدەنەوەتان بابەتە هەبێت ئێوە هیچ ڕێکاریی یاسایی دەکردە بەرامبەری وەکو نەخۆشخانەی هیوا بۆ زۆر بابەتێکی تر هەبوو لە کەمی دەرمان لە نەخۆشخانەی هیوا ئەمە چارەسەر کراوە برای بەڕێزم لە پرسیاری دومتەوە جوابێمەوە ئەوی کاڵی دەرمان کێشەی دەرمان چارەسەر کراوە ئەوەتی نەخۆشخانەی هیوا هەیە ئەوەتی نەخۆشخانەی نانەکەلی هەیە ئەوەتی مەدینە قوبی بەغا هەیە کێشەی دەرمان هەر هەبووە چونکە بۆ ژمارەیەکی زۆرمان نەخۆشەیە قەت ئەو بڕە دەرمانەی کە ئاگا بە نەخۆشخانەی هیوا لە ئاسی پێویستی نەخۆشەکانان نیە یەک شتیکە هەیە پێت بڵم من پێشەوەی ئێستا بێم بۆێرە بڕۆم پێ بکە دکتۆرێک لە بەغاوە تەلەفۆنی کردۆ مناڵەکەی شێرپەنجەی خوێنێتی یەک دنیا پاڕاوەتەوەڵێ بەس بێنم لە نەخۆشخانەی هیوا چارەسەری بکەم لەبەر ئەوەی نەخۆشخانەی هیوا باشترین سومعەی هەیە لە عێراقا بەداخۆ ئێمە ناتوانین خۆتان شوێنەکەتان بینیوە ناتوانین با بڵێن ئەو حسەی دەرمانی کە بۆ نەخۆش ئێمە شارچێتی ناکەین ئەو حسەی دەرمانی کە بۆ نەخۆشخانەی هیوا بین بە هەموو دنیا ئەگەر ئێمە نەخۆشی دەرەوەی وەربگرین بەسڕا و بەغاوانە بڕۆن پێ بکا بێ حسەی حسەی دەرمانی خەڵکی سێمانیە بین بە دەرەوە نەخ بە بەردەوامی برای بەڕێزم کێشەی دەرمانمان هەیە ئەوە شتێکە نایشارینەوە بە شانازی شۆ پێتەڵێن کە هەیە بەڕاست لەبەر ژمارەی زۆری نەخۆشەکان سەبارەت بۆی کە ئایا ڕێگاری یاسایی ئەگرنە بەریان نامن لە ئاسی ئیداریان ناتوانەوە قسێ بکەم چکەم پزیشکێکم پزیشکی با بڵێن چارەسەرکارم لەم نەخۆشخانەیە وان نتوانێت دوای ئیدارە جواب سەبارەت بە ئەو زانیاریە کە پێشتر شەریکێ ئەو ئەداواتی کە بەشتان گەل بۆ نەخۆشخانەی هیوای داگیر کرد موادەکانی بەسەر چوو بەڵام دوجار لەسەر نەخۆشخانەی هیوا ساختکرایە ئەم زانیارە چەند ڕاستە بۆی کە ئەو شەریکە نەگرێتە سەر ئەو دەنگۆیانە ڕاستین چکە ئێمە مواد داویستی تاقیگەل لە ڕێی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی وەرگرین ئەوانیش لە ڕێی تەجهیزاتەوە کە پێڵەن کۆگای دەرمان موادەکانمان دەدەن هەموو ساڵێک لە سەرەتای ساڵا عەقدێک دەکرێت تەندەرێکە دەکرێت بۆ کۆمپانیەکان دەرەچێت ئێمە وەکو بەڕێوەبەراتی هیوا و تاقیگی هیوا بەشدار نین لەو تەندەرە بەشدار نین ئێمە تەنها تەڵەبێت دەکەین بۆ موادەکان ئەوان موادەکانەوە بۆ دابین دەکەین بەڵێ بە دڵنیاییەوە هیچ ئەو دەنگۆی ڕاز نییە چکە عەقدێک لەگەڵ کۆمپانیا عەقدێک و تەندەرێک دەرەچێت کۆمەڵێ مەرج هەیە یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە دەبێت موادەکەی ئەکسپایری دوور بێت
و ئەتلیست بەلانی کەمەوە بێ 6 مانگە ئێمە کە تەڵەبێت دەکەین تەڵەبێ بۆ 6 مانگ دەکەین چکە ئەزانین هەندێک لە موادان لاو 6 مانگی ئەکسپایر بێت بۆیە ئەو دەنگۆی ڕاز نییە و ڕەنگە لەوە چێوە تاوانێکی بێت دکتۆر کاکمەزاد داوتوشەیە من پێشێ بەڵگەوەرات سەمەگازە تەکیدم کردەوە ئەڵێ من ئامادەم لە دادگا بە بەڵگەوە بابەتە بسەلمێنم وەلا داواکاری گەشتووە بەڵگەکانی هەسۆتا بوو ئەگەر ئەو بتوانێت دادگا کەسەکە بەرێتەوە هەڵوێستیەوە چی هەری ساڵتێکیش بە پرسیارەکەی وەک خۆشت باسیەوە کردوت کە کێشەی کارەباڕان هەیە شەوانە ئەو کێشەیە دروست دەبێت ئەو کێشەیە من بیرمە وەکو لە پرسیاری مختبەری هیوا بیرمە کاکنەوزاد بەداخەوە هاوڵ و هاوپیشەی خۆمە و لە سەردەمی زانکۆ بەیەکەوە ناسین بەداخەوە من چاوەڕێ ئەوم لێ دەکرد ئەمە بکات بەڵام ڕەنگە لەوە چێ هۆکارێکی شخصی خۆی هەبێ یان کێشێکی شخصی خۆی هەبێ بە بەڵگە ئەوە داواکە پێشەش کراوە بە داواکاری گشتی داواکاری گشتی دوجار بڕیان دەدا ئەگەر بەڵگەکان ساغ بووە ئەوە شتێکی ترە بەڵام ئەگەر بەڵگەکان ساغ نەبووە طبعاً بەڕێوەیەتی نەخۆشخانەی هیواژ بە تاوانی ناوزڕاندن و بە تاوانی شکاندنی سمعی تاقیگە و خەسخانەکە داواکاری بەرز دەکات و ئیجراعاتی خۆی دەکات بۆ کێشەی کارەباڕانەکە کارەباڕان من پێم باشە بە ڕوونی باسی بکەم کاتی خۆی کاکنەوزاد هات بۆ لایم وتی کارەباکان کوژانەوە سەرنجەکان کوژانەوە ماوادەکان طبعاً ماوادەکان دەبێت لە ناقص 20 و ناقص 70 دا بوو بۆی بمێنەوە لە کاتی خۆیان کاری بکەین بەڵێ کارەباکە کوژا بووە بە دوواداچوونم بۆ کرد برادرانی فەنی و هونەریم بان کرد سەیری جۆزەکانیان کرد جۆزەی کارەبا هەیە وتیان ئەم جۆزانە 25 ئەمپێرە سەلاجەیەکی ناقص 70 دو سەلاجی ناقص 20 سەلاجەیەکی ئاسایی لەگەڵ کۆمەڵی ئامێر سێ سپلیت ئیش دەکات لەسەر ئەو 25 ئەمپێر 25 ئەمپێر گشتێکی وا بوو پێیان و دەبێ ئەم جۆزە بگۆڕێت چونکە لە کاتی کارەبا بڕانەوە هاتنەوە ئێمە مۆلی دەمانەیە کە کارەبایەتەوە هەموو ئەم هێزی ئەم جیازانە ئامێران دەکرێتە سەر و جۆزەکە هەڵدەبێتەوەش لە شەوا لە کاتی کە کەس لێرە نیە بەس خەفەری لێ سعات 1 و 2 کەس نییە طبعاً دەرگاکان داخراون بۆ پاراستنی تاقیگە کەس نییە ئەو جۆزەی هەڵباتەوە ئەوە کێشەکە بوو بەڵام کاکنەوزاد بە شێوێکی تر تێگەشت وتی ئەمە دەستی عەمدەنەوە بۆی موادەکان هەرچەنە من هەوڵما زۆر هەوڵما تێگەێنم کە بۆ شێوەیە نییە کەس ناڕوات زەرە لە نەخۆشی شێرپەنجە با کەس ناڕوات زەرە لە تاقیی نەخۆشخانەی هیوا بە بەڵام بەداخەوە باڵە دوایەوە چارەسەر ماکرێت دوای ئەو هاوڵەکانم ئاگادیانە کە ئەو کێشە دووارە نەبێتەوە